کارگەی دروستکردنی پرۆفایلی ئەلمنیۆم لە عێراقا کارگەیەکی بەم مستەوایە نییە و ئەمەش بەرهەمێکی زۆر پێویستە بۆ بڵین دروستکردنی بیناسازی. اینجا عێراقیش پێویستە زۆر شارەکانی تازەکرێتەوە. لەبەرەوە ئەم فکرەیەمان بۆ دروست بوو لە ساڵی 2014 کە شتێکی وا بکەین لە سلێمانی بۆ کوردستان و عێراق. بۆ دروستکردنی پرۆفایلی ئەلمنیۆم طبعا پرۆفایلەکانی ئێمە بەکاری هێنین بۆ دەرگا، بۆ پەنجەرە، بۆ کاونتەری مەطبەخ، بۆ دیکۆرەیتیڤ، بۆ واجهەی بینایە، واجهەی مەحەلات. پێویستمان بە مادەی خامە ڕۆ مەتریالز. ئەم ڕۆ مەتریالزە ئەم بلیتەی کە بین بەرامبەرتان طبعا ئەم بلیتە ئێمە ئستیرادی ئەەکەین لە بەحرین. ئەم بلیتە خامێکی پیورە 99.9 درێژی 5 متر و 80 سانتیمە، کێشی 506 کیلۆیە. بەکارهێنین لەم لاینەیە بۆی ئینتاجی پرۆفایلی ئەلمنیۆمی پێ بکەین. طبعا دواییتر ئەم پرۆسەیە وەکو ئەزانن بە مەراحلە ئەگەین بۆین کاتێکە ئەچینە لای لاینەکەەوە. قۆناغی یەکەم ئەو بلیتانەی کە پێشتۆزێ سێرمان کرد بەڕافعەیەکی شەوکی ئەهێنین ئەخێنە سەر ئەم کۆڤایرە. طبعا کە ئەهێنین خۆی ڕەبتەیەکە 5 دانەیە، 5 بلیتە، یعنی ئەبێ بە کێشی 2 طن و نیوە. لەبەرەوە ئەبێ بەڕافعەیەکی شەوکی بهێنین بیخەینە سەر ئەم کۆڤایرە. ئەم کۆڤایرە طبعا بە پێی داواکردنی لاینەکە ئەڕوات بلیتەکە ئێتە خوارەوە چێتە سەر ئەم کۆڤارەی ئێرەوە. ئەتر لێرەوە بەشێک هەیە پێڵم پوشەر پاڵی پێوانێت بۆی بچێتە ناو فڕنەکەەوە، بلیت فێرنەس. لە فڕنەکەیە ئەبێ گەرم کرێت هەتا کۆگاتە 480 پلەی گەرماکەی. پاش 480 ئەنجاتر ئەچێتە دەرەوە بۆ ئەولا لەوێشە جیهازێک هەیە ئەی قرتێنێ بە پێی ئەو درێژەی کە خۆمان ئەمانەوێ داتایەکە داخڵی ئەەکەین ئێمە. ئەمە پێڵێن بلیت فێرنەس، یعنی فڕنی بلیتەکەیە. ئەمە ستا بلیتێکی تایە بە درێژی 5 متر و 80 سانتیم. ئەم بلیتە گەرمیەکەین بە غازی سروشتی LPG کە گەرمە بێت ئەگاتە پلەی گەرمای 480. کە گەیشتە 480 و داوامان کرد ئێمە بلیتەکە ئێتە دەرەوە ئەیە بۆ ئەم مەکینەیە. ئەمە پێڵێن لۆک شیر کەتینگ مەشین. ئەمە بەم شێوەیە ئەیگرێت و ئەیقرتێنێ. طبعا درێژی پارچە بلیتەکە بە پێی داتاکەی کە ئێمە یاومانە بە ئەکستروژن پەناڵەکە. ئەم پارچەی کە قرتێ لێرەیە خلە بێتەوە بەرەو ئێرە. لێرەیە بە غازی ئەستیلین گڕێکی لێ ئەین بۆی ئەو بەشەی دواوەی چەوریکەین سەری ئەکستروژنەکە نەنووسێ پیایە. ئەنجا ئەم پارچەیە لێرەوە ئەڕوات بەم کۆڤایرە بەرەو ئەم مەکینە زەردە. ئەم مەکینە زەردە پێی ئەڵێن لۆدینگ مەشین. ئەمە پارچە بلیتەکە ئەیگرێ بەم شێوەیە وەکو دوو دەستاوە ئەیگرێ بەم شێوەیە و ئەیباتە پێشەوە بەرەو پرێسەکە. بەتەڵەن کەچێتە پێشەوە ئەو کاتە پرێسەکە ئامادەیە بۆ ئەوەی بێتە پێشەوە بۆی
ولو بيجريت برسكا يجري بهواشي انجا او بش قولي بي رصاصيه بيلن كونتينر هيت بيشوا وكو تشوم بلاي باوشي بياكات لو دركا قريتوا انجا عمليتي اكسترو دركا او كاتا دس بياكات بوي بروفايلك بيت الدرو لو شنو ئێستا بەرهەمەکانمان لە هەموو شوێنەکە بڵین بڵاوە لە عێراقا لە کوردستانە و ناوی کۆمپانیەکەمان دەستی کردەوەی کە بناسرێت لە هەموو شوێنەکە بەهۆی کواڵەتی باش و بەهۆی نرخی گونجاویش لەبەرەوە یعنی ئەتوانین بڵین بازارەکە وردە وردە زیا ئەکا بۆمان. اما پێڵێن ئۆپەرێشن پەنەڵ ئەمە کۆنتترۆلی پرێسەکە ئەکات داتا داخڵەکەین لەم پەنەڵێکی بین لێرەیە بێجگەلەوە ئەمە هەمووی کۆنتترۆل سەیطەڕەیە ئەمە پەیوەندی هەیە هەر بە پرێسەکەەوە ئەو عملەتی کە دیتان بلیتەکە ئەڕوات و کەپسی ئەکات ئەمە پەیوەندی هەیە پێوەی کۆنتترۆلەکە لێرەوە ئەین بۆ ئێرە ئەمەش لۆکشیر کۆنتترۆل ئۆپەرێشن پەنەڵ دوو بەشی هەیە ئەم بەشە عیلاقەی هەیە بە فڕنەکەەوە کە بلیتەکەی تیا گەرمەکەین ئەتوانین لێرەیە کۆنتترۆلی هەموو تەمپرچەر بکەین بۆ چوار زوون وەکوی بینین لێرەیە کۆنتترۆل تەمپرچەر ئەەکەین داتای درێژی پارچە بلیتەکەی ئێنێ کە لۆکشکێرەکە ئەیقرتێنێ ئێرە پەیوەندی هەیە بە تیبلز بۆ چەند بینێرین پرۆفایلەکە بۆ درێژی چەند بینێرین ئەمە پەیوەندی هەیە بە ئەم ئۆپەرێشن پەنەڵەوە وەکوی بینن ئەو پارچە بلیتەی کە چوو ناو پرێسەکەەوە و پرێسەکە کەپسی کرد کەپسێک کاتە کێوە ئەی کاتە قاڵبەکەەوە بەڵام قاڵبەکە وەکو ئەزانن شکلی ئەم پرۆفایلی تایە لەبەر ئەوە ئەلمینیۆمەکە کاتە دەرەوە بەم پرۆفایلە وەکوی بینە بۆ بە ئەم بۆری باریکە پرۆفایلەکە کێتە دەرەوە تەبعاً کودەرەکە سەحبێکە ئەوە بۆ درێژی ئەو درێژیە ئێمە خۆمان تەحدیدی ئەەکەین بە پێی قاڵبەکە و بە پێی وەزنی پرۆفایلەکە لێرەوە کاگاتە حەدی خۆی تر ئەی بڕێت لێرە مشارێک هەیە بەرزە بێتەوە ئەی بڕێت اینجا ئەو پولەرە جارێکی کە ئێتەوە بۆی بیگرێت و دەست پێکاتەوە جارێکی کە بۆی پاڵی پێ بێت دیسان و ئەڕاتەوە بۆ عەنگە درێژی وەکوی بینن ئەمە پرۆفایلەکانە بە درێژی 44 مترە ئەگەر ملاحەزاکەم پرۆفایلەکە ڕێک نییە ئەوە شتێکی احتیادیەوە لەبەر ئەوە چیەکەین ئێمە ئێهێنین بەم بێڵتانە ئەیەت ترانسفیر ئەبێت ئەیەت بەرەو جیهازەکە پێڵێن سترێچینگ مەشین سەحبێکە کە سەحبی کرد پرۆفایلەکە ڕێکە بێتەوە ئەنجا ئەوساکە پاش ئەوە ئەڕوا بەرەو فاینەل کەتینگ سۆ مەشین بۆی بیبڕین بە 6 متری ئێستا هاتینە لای ئەم بەشەوە پێنەل فاینەل کەتینگ سۆ مەشین ئەمە پرۆفایلەکەی کە 44 متر بوو بەرەبەرەیەتە پێشەوە 6 متری حسێ بکات ئەنجا ئەیبڕین ئەم 6 مترە
ئێرەوە تبێرە کرێکار هەیە ئەی خەنە ناو ئەم بەشەو پێڵێن پالێت ئەم پالێتە دایەنێنتیایە کۆ بێتەوە تایە بۆی بڕوە بۆ قۆناغی کۆتایی ئەم لاینە پێڵێن ئەیجینگ مەشین. دوای ئەوەی کە پرۆفایلەکانمان بڕی بە 6 بەتری وەکو بینیتان لێرە هەمووی کۆبۆڵ لەناو بەشێکی وایە پێڵێن پالێت. ئەم پالێتە مجموعەیەکی زۆر ئەگرێ وەکو ئەی بینن لێرەیە پالێتێ دائەنین ولایە پالێتێکی کە و پالێتێکە بن بە 3 پالێت اینجا 3 پالێتە خەینە سەری ئەبێ بە 6 پالێت کە بوو بە 6 پالێت پاڵی پێوەنین ئەخینە ئەم ژوورەوە ئەم ژوورە پێڵێن ئەیجینگ ڕووم. ئەم ژوورە ئیشەکە بە غازی سروشتی LPG بۆی گەرمیکەین. ئەم پرۆفایلەن ئەبێ هەمووی گەرمکەین ئەیگەینە 185 پلەی گەرمە بۆ ماوەی 4 سەعات بۆ چونکی ئەم پرۆفایلە کاتێککە بلیت بوو و گەرممان کرد و تو ناو پرێسەکەوە و پرێسەکە کەپسی کرد تووشی سترێسێ بوو یعنی مواسەفاتی ئەلەمینیۆمەکە نەما وەکو خۆی کە ڕۆمەتریال بوو گەیشتە وەزعەیەک نەرمە کە نەرم بوو ناتوانین ئیشی پێ بکەین کاتێک دەرگا و پەنجەری پێ بکەین یان بەشی پەردەکەی پێ بکەین ئەبێ چی لێ بکەین بگەڕێنەوە عینەن مواسەفاتی خۆی کە ڕۆمەتریال بوو چۆن نەگەڕێتەوە ئەبێ بیخێنە ئەم ژوورە وەکو وتم ئەگەینە پلەی گەرمای 185 دەرەجە بۆ ماوەی 4 سەعات بێنتەوە تایە مواسەفاتی ئەگەڕێتەوە عینێن کاتێک کە ڕۆ مەتریال بوو. اینجا پاش ئەوە ترێتە دەرەوە و سار دەبێتەوە تر ئەڕوا بۆ قۆناغی بۆیاڵ. ئێمە لەم کاتەیە کە هێشتا بڵین تقریبا ئەم بەشەمان ساڵ و نیوەکە ئیشەکە بەرهەممان مانگانە 100 تەنی پرۆفایلی ئەلمنیۆم بە هەموو جۆرەکانی ئێمە تقریبا نزیکی 250 جۆری جیاوازی پرۆفایل دروست دەکەین بە توانای 100 تەن لە مانگێکە. ئەو توانایش کە بچین بەرەو پێشەوە بازار زیاتر بێ ئەتوانین زیایکەین بگەینە نزیکەی ئەتوانم بڵێم نزیکەی 300 تەن لە مانگێکە بکەین. بەرهەمەکانی ئەم کارگەیە بەکارێت بۆ هەموو جۆرە بیناسازیەک لە دەرگا پەنجەرە بڵین کلادینگ واجهات پارتیشن بۆ بیناسازی و بۆ هەموو ئەو ئیشانەی کە نزیک بیناسازیە. ئێرە وەک بەشی ڕەنکردن ئەم قاعەیە سەرەتا پرۆفایلی ئەلمنیۆم دێتە ئێرە کردداری پاکردنەوەی بۆکەین کردداری پاکردنەوەکان لەم 6 حەوزە ئەنجامەدرێ ئەم حەوزانە یەکەمیان جۆرێک لە ترشی تێدایە شلەی ترش ینی بە شێوازی ئاو کردداری پاکردنەوەکە لە حەوزی یەکەمە چەوریەکەی لێ دەکرێتەوە ئەگەر پیساییەک چەوریەک کە لەو بەشانەی پێشووتر هەیە دواتر لە ئاوێکی پاکراو ئاسەواری ئەو ترشەی لێ لابرێ بە چەند هەنگاوێک لە 4 حەوزی پاکردنەوە بە ئاو ترشەکەی لێ دەکرێتەوە و چەوری شتەکان دواتر لە حەوزی کۆتاییە جۆرێک لە پرایمەر کۆتینی بۆ بەکارهێنرێ دوای ئەوەی کە حەوزی کۆتاییمان تەواو کرد ئەینێرین بۆ بەشی وشکردنەوە لە بەشی وشکردنەوەش تەواو وشکەکرێتەوە لە هەر تەڕی و ئاوێک کە پێوەی مابێت دواتر لە کاری پاکردنەوە تەواومان کرد ئەبرێت بۆ هەڵواسین لە بەشی بۆیاغکردن.
دوای خاوێنکردنەوەی ئەلەمنیۆمەکان پرۆفایلی ئەلەمنیۆمەکان لەم بەشەدا کردداری هەڵواسینی بۆکەین بەوەی قولاپی تایبەت بە گوێرەی جۆری شێوازی ئەلەمنیۆمەکان کە هەڵمان واسی بەم شێوازە هەڵێواسین دوایەوەی هەڵواسین ئەبرێت بۆ بەشی بۆیاغکردن. ئێستا بەوەی کۆمڤایەرەوە بەوەی کۆمڤایەرەکەەوە ئەلەمنیۆمەکان ئەگوازرێتەوە بۆ ناو ژووری بۆیاغکردن. جۆری بۆیاغەکەمان پاودەر کۆتینە واتە بۆیاغکردن بە شێوازی پاودەر وەکو جیاوازە لە بۆیاغی شل. ئەگەر وەک ببینن پرۆفایلەکان ئەچنە ژووری بۆیاغکردن لەوێ بەهۆی ژمارەیەک لە دەمانچەی کە بە ئینگلیزیەکەی پێوتێ گەم پاودەر گەم پاودەرەکە کە بۆیاغەکەمانە بە شێوازی پاودەری بەوەی شێوازی سپرای ئەدرێت لە پرۆفایلەکان. بۆ جۆرە پرۆفایلەکان ئەو پاودەرە ئەگرنە خۆیان تا ئەگەن بە کردداری داهاتووتر هەنگاوی داهاتووتر کە بریتێ لە فڕنەکەمان. ئێرە وەکە بینن ژووری بۆیاغکردنەکەیە لە ڕێگەی کۆنتترۆل بۆردێکەوە کۆنتترۆلی نەوعێت و چۆنێتی بۆیاغکردنەکەیەکەین. پرۆفایلی ئەلەمنیۆمەکان وەک بینیتان شێوازێکی سلڤەریە بوو دوایەوەی کە داخلی ناو ژووری پاودەرەکە بوو بەوەی دەمانچەکانەوە بەوەی بە شێوازی سپرای واتە پیاپرژاندن پاودەرەکە ئەدرێت لە ئەلەمنیۆمەکان. ئەلەمنیۆمەکان پاودەرەکە ئەگرنە خۆیان واتە پێکەوە نووساندن لەکاندنێک دروستە بێ لە دوای ئەم هەنگاوە ئەڕات بۆ بەشی فڕن لە فڕنەکە کردداری توانەوەی بۆیاغەکە بە ئەلەمنیۆمەکەەوە ڕوادات و دوایی کردداری وشکبوونەوە و ڕەقبوون. دوای ئەوەی عملیای کردداری بۆیاغکردنەکە لە ژووری بۆیاغکردن تەواو بوو بە یاریدەی کۆنڤایەرەکانمان کۆنڤایەرێکمانەیە بە یاریدەی کۆنڤایەرەکە کە پێی هەڵواستراوە پرۆفایلەکان دێن تا دەگەنە بیدایەتی فڕنەکە. ئێرە فڕنەکەمانە بە LPG گاز ئیشەکە لەم فڕنەیە کردداری توانەوەی پاودەرەکە بە ئەلەمنیۆمەکە و پێکەوە نووسانی و دواتر ساردکردنەوەی و ڕەخکردن ئەنجامەدرێت. وەک دەبینن ئێرە کۆتایی فڕنەکەمانە دوایەوەی پرۆفایلی ئەلەمنیۆمەکان پاودەرەکەی پێوە نووسا بوویە چینێک لە بۆیاغ پێوەی دواتر دێتە دەرەوە بەڵام لەبەرەوەی زۆر گەرمە لە ناو فڕنەکە لە 200 پلەی سیلیزی گەرم کراوە پێویستە کە کردداری ساردکردنەوەی بۆ بکەین لە ڕێگەی ئەم فانانەوە لە ماوەی 2 دقەدا کردداری ساردکردنەوەکەی بۆ ئەکرێت و دواتر پرۆفایلەکان بەردەوام من لە ڕۆشتن تا دەگاتە بەشی داگرتن. کە هاتە بەشی داگرتن لێرە بالێتمانەیە بەو شێوازی کە خۆمان دروستمان کردووە پرۆفایلەکان دائەگیرێت و ئەم کەسانێک کە لێرە ئیشەکەن خۆیان چۆنێتی ڕیسکردنی پرۆفایلەکان ئەزانن ئەزان لە بەسەر لەم شێوازە دانراوە بۆی ئەو پاودەرە هێشتا گەرمیکی تێدا ماوە بۆی ئەو گەرمایە نەنووسێت بە هەردێک شتی ترەوە لەم شێوازە دایانێت ئەوان خۆیان شێوازەکە ئەزانن. دواتر هەر لەم بەشەیە ئەو پرۆفایلانەی کە ئەگەر عیبێکیان تێدا بێیان لە بەشی کوالەتی کە فەحسیەکە دەرناچێت جایەکرێتەوە ئەخرێتە شوێنێکی ترەوە لێرە دانرێ واتە ئەوە دوایی قەراری تری لەسەر ئەدرێ ئایا بۆ ڕەفزکردنە یان بۆ معالەجەکردنە. ئێرە بەشی ئەنۆدایزینگە کە ئەوترێ ئەنۆدایزینگ واتە ڕووپۆشکردنی ئەلەمنیۆم بە توێژاڵێک لە ئۆکسایدی ئەلەمنیۆم ناوی ئەنۆدایزینگ لەوە هاتووە. ئەم پرۆسەیە بۆ دەست پێ دەکا سەرەتای ئەمە پرۆفایلی ئەلەمنیۆممان بۆ دێت لە بەشی ئەکستروژنەوە. ئەم پرۆفایلانە بە سێ جۆر ئامادە دەکرێن بێ پێشەوەی بچنە پرۆسەی ئەنۆدایزینگەوە. جۆرێکیان پۆلیشکردنە
واتە ڕووکەشێکی ساف و بریقەیار بکرێ بەو پرۆفایلە جۆرێکی کەیان هەر بە شێوە سادەکەیە ناچراڵەکەیە دێت بەکارێت لە ئانۆدایزات جۆرێکی کەشیان براشە کە ڕووکەشێکی زبر ئەیە بەو پرۆفایلە هەر سێ جۆرەکە بەرهەمیت لێرە دوای ئەوەی پرۆفایلەکان هێنران بۆ ئێرە ئامادە دەکرێنەوە پرۆفایلانە و لەم بەشەیە هەڵدەواسرێت و بەتەری ئەلەمنیۆم هەڵدەواسرێت لەبەرەوەی تەزووی کارەبا پێویستە بۆ پرۆفایلەیە تێبپەڕێت بۆ ئەوەی پرۆسی ئانۆدایزینگ ڕووبا لەم پرۆفایلانەیە. دوای ئەوێ هەڵواسرا لە ڕێگای کرێنەوە ئەم پرۆفایلانە هەڵەگیرێن ئەچنە 21 تانکمان هەیە ئێمە ئەم تانکانە مادەی کیمیاوی جۆرا و جۆریان تایە هەر تانکە و پرۆسەی خۆی هەیە سەرەتا پرۆسەکە دەست پێ دەکات لە پریتریتمنت واتە ئامادەکردنی پێشتر یەکەم پرۆسە هەمانە حەوزی دگریزینگە کەوتێ دگریزینگ لابردنی چەوری و هەر مادەیەکی کە هەبێ لەسەر ڕووکەشی ئەو پرۆفایلە دوای ئەوە بە پرۆسەیەکی شۆردنا دەچێت ئەنجا دەچێتە حەوزی ژمارە 3 کە ئەوە حەوزێکە مادەی NaOH یانەوە تا بڵین هایدرۆکسیدی سۆدیۆمی تێدایە ئەو مادەیە لەگەڵ ئەلەمنیۆمە بەکارلێک دەچێت توێژاڵێکی 2 بۆ 3 مایکرۆن لە ڕووکەشی ئەو ئەلەمنیۆمە لێ دەکاتەوە هەر نەخوازراویەک شتێک شوختێک هەبێ بۆ ڕۆینەوە لێ ئەکاتەوە بۆ تۆ دواتر بەسێ حەوزی شۆردنا دێ ئەچێم پرۆفایلە بۆ لێکردنەوەی پاشماوەی NaOH-ەکە هایدرۆکسیدی سۆدیۆمەکە دواتر دەچێتە حەوزی ژمارە 8 کە حەوزی سولفەریک ئەسیدە واتە ترشی کبریتیک ترشی کبریتیکیش چەنها مادەی تر هەیە و لە زمنیشیان NaOH-ەکە هەمووی بۆ لێ دەکاتەوە دواتر دەشۆردرێت و دەچێتە حەوزی ئانۆدایزکردن کە ئەلەویا توێژاڵی ئانۆدایز دروست دەکرێت بۆ ڕووکەشی ئەم پرۆفایلە دوای ئەوەی لەو پرۆسەیە تەواو بوو دەچێتە کۆتا قۆناغی پرۆسەکە ئەویشەوەیە سیلینگ واتە داخستنی ئەم شانەی هەنگەی کە تۆ ڕەنگەکەت تێکردووە دروستکردنی ڕووکەشێکە کە ئیتر ئەو ڕەنگە لێ نەبێتەوە تەزبیت ئەکرێ بەو پرۆفایلەوە طبعاً تەبەقەی ئانۆدایز سوودی ئەوە هەیە تەبەقەیە کە بەرەنگاریەکی زۆر باشی هەیە بۆ هۆکارەکانی کەشوهەوا و تاثیراتەکانی ئەنجاش تەبەقەیەکە مخاومەی شوخودبوون و بریناربوون و هەر هۆکارێکی کەی هەیە تێک ناچێت لەگەڵ کاتە دوای ئەوە تەواو بوو لێ دەکرێتەوە پرۆفایلەکە لەو خاچانەی کە پێوە هەڵواسران و دەپێچرێنەوە و تیپی لێ دەنرێت و دەنێرێت بۆ کڕیار. بەتەماین ساڵی هاتوو ئینشاڵڵا بەشی هیم بکەین ریسایکل بەشی ریسایکل ئەو بەشەیە کە ئەلەمنیۆمی بڵێن سکراب ئەتوێنینەوە و ئەیکەینەوە بە ماوەدە ئەوەلەکەی کە بەکاری ئەهێنین بۆ عملیەتی ئەکستروژنەکە لەو حاڵەتەیە کولفەمان کەمە بێتەوە و کۆنتترۆڵی باشترمانە بێ لەسەر مەوادی ئەوەلی.